چۆن ساڵنامەی کۆچی دیاری کرا کێ پێشنیاری کرد 1 محەڕەم بکرێتە سەرەتای ساڵی کۆچی. جگە لەو ڕووداوە چ ڕووداوێکی تر پێشنیار کرابوو بۆ دیاریکردنی سەری ساڵ؟ ئامادەکردنی دکتۆر یاسین تەها. جێڕانەوەی جیازە هەن لەبارەی پاڵنەری دانانی ساڵنامەی کۆچی. هەندێک دەڵێن پێشنیازی عەرەبی باشوور بووە لە یەمەن، هەندێکی تر دەیجێڕنەوە بۆ پێشنیازی ئەبوو موسای ئەشعەری کە ئەو کادوالی بەسڕا بووە. ئەشعەری سکاڵای کردووە و وتوویەتی نووسراوی جیازیامان بۆ دێناوی مانگەکانی لەسرە، نازانین کامیان کۆنە و کامیان نوێ چونکە ساڵی لەسەر نییە. هەردوو مێژونووس سەخاوی و بەیرونی باسییان لەوە کردووە پێشنیازی ساڵنامەکە هەر لە بنەڕەتەوە هی عومەری کوڕی خەتاب خۆی بووە بۆ ڕێکخستنی کاروباری دەوڵەت، بەتایبەت کە ئەو خەریکی دروستکردنی وەزارەت و دامەزراندنی پایەکانی دەوڵەت بووە. پاش ساغبوونەوە لەسەر دانانی ساڵنامەی ئیسلامی پێشنیازی زۆرابزۆر کراون بۆ دیاریکردنی سەرەتای ڕۆژمێرەکە، لەوانش ساڵی لەدایکبوونی پێیامهێن 570 زاینی، ساڵی دەستپێکردنی پێغەمبەرایەتی و دابەزینی وەحی، ساڵی کۆچی دوایی پێیامهێن درودی خوای لەسەر بێت. بەڵام لەدایکبوون و پێغەمبەرایەتی وادە و کاتەکەیان بە دوورستی نەزاندن. ساڵی ژیان ئاوایش هەڵگری یادەوەریەکی ناخۆش بوو کە شایستە نەبوو بۆ ساڵنامە کە هێمای نوێبوونەوەی. سەرنجام خەلیفەی دووەم و هاوڵان ساڵی کۆچ لە مەکەوە بۆ مەدینەیان پەسەند کرد. ئەم ساڵە ژوادەکەی لە یادەوەری بەشی زۆری بەشدارەکانیدا تۆمار کرابوو. جگە لەوەش کۆچ خۆی بۆ خۆی وێزگەیەکی جونگەی گرنگ بووە لە پەرەسەندنی ئیسلام و دەستپێکردنی قۆناغێکی نوێ و ساڵنامەکەش بۆ کۆچی ناوی دەرکرد. لەبارەی دیاریکردنی مانگی یەکەمی ساڵنامەکەوە هەندێک وتویانە با لە ڕەمەزانەوە مانگی نۆ هەژمار بکرێت. عەبدوڕەحمانی کوڕی عەوف مانگی ڕەجەبی پێشنیاز کردووە. بەو پێی سەرەتای مانگە قەدەغە کراوە عەرەبیەکانە ئەلشەهڕ الحەرەم، بەڵام عەلی کوڕی ئەبوتاڵیب و عوسمانی کوڕی عەفان مانگی محەڕەمیان بەلاوە پەسەند بووە. بەو پێی مانگی گەیشتنەوەی حاجیانە بە وڵات و زێدی خۆیان لە پاش بەجێهێنانی فەریزەی حەج لە مەکە و دەستپێکردنەوەی ژیان و کاروباری ئاسایی خەڵکە. بە پێی جێڕانەوە و سەرچاوە مێژوویە باوەکان لەوانەش هی ئیبن ئیسحاق پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە ڕۆژی دووشەممە 8 ساڵی چواردەی پاش پێغەمبەرایەتی ڕێککەوتی 23 نۆی 622 زاینی لە مەکەوە گەیشتۆتە قوبا، 450 کیلۆمەتر لە 12 ڕەبیعی یەکەمیشدا چوەتە ناو شاری مەدینە. بەڵام عومەری کوڕی خەتاب محەڕەمی کردە سەرەتا و دەستپێک چونکە جگە لەوەی محەڕەم مانگی پاشگەڕانەوەی حاجیانە بۆ زێدی خۆیان لە ڕووی مێژوویشەوە بەیعەتی عەقەبە بەر لە کۆچکە ڕێکەوتنی پێیامهێن درودی خوای لەسەر بێت و نوێنەرانی هەردوو هۆزی ئەوس و خەزرەجە بۆ داڵدەدانی موسڵمانەکان لە مانگی حەجدا بووە. هەر ئەمەش ڕێگەی خۆش کرد بۆ کۆچ. بە دوای ئەوەشدا پرۆسەکە دەستی پێکرد. هەر لەو ماوەیەشدا پێیامهێن درودی خوای لەسەر بێت نیازی کردووە بڕوات بەرەو مەدینە. یەکەم مانگیش لە پاش ئەم پەیمان و ڕێکەوتنە هەڵهات بێت محەڕەم بووە.